بارودۆخی ژنانی ئزیدی ئێستا زۆر بەرەو پێش چووە و ژنانی ئزیدی پێشتریش لە ڕابردووشە ئەوانە خەڵقێکی بەتوانە و لێهاتوو سەرکردە و ئیداریان تیا هەڵکەوتووە بەڵام بەم ڕێژەیەی ئێستا نەبووە. ئێستا ژنانی ئێزیدی خۆیان ڕێخستووە، ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەیە، حزبی تایبەت بە خۆیان هەیە، باڵی سەربازی ژنانیان هەیە کە لە ناویانە خۆیان ڕێخست و تەدریبەکەن و وەکو شەرەڤان و پێشمەرگە کارەکەن بێژگەلەوە لەگەڵ پیاوانە هەم بەشدارن کە وەکو پێشمەرگە و شەرەڤان کارەکەن. من ئێستا ئەوەی کە لە ژنانی ئێزیدی ئەخوێنمەوە ئەوەیە کە پێشەنگی شۆڕشی ئایندە ئەبد لەژێر فەلسەفەی ژن-ژیان ئازادیە و تەسەورەکەم لە ئایندەیەکی نزیکە بتوانن گۆڕانکاری گەورە بەرجەستە بکەن لە ناو کۆمەڵگای ئێزیدی نشینە لە هەموو ڕوویەکانەوانێ. یعنی ژنانی ئێزیدی ئێستا ئەرکێکی قورسی شۆڕشێکی کۆمەڵایەتی و شۆڕشێکی ڕەوشەنبیری و شۆڕشێکی ڕزگاری خوازی و شۆڕژێکی هەنگاونان بەرەو ئازادی لە ئەستۆیانایە بۆ ئەو مەبەستەش خۆیان ڕێخستووە چ لە ناو پیاوەکانە چ خۆیان بەجیا و هەنگاوی گەورەشیان ناوە و جێگای ئومێدن و کاریگەری فەلسەفەی ژن-ژیان ئازادی نەک هەر لە سەریانە بەڵکو هەوڵی بەرجەستەکردنیان ناوە بەکردار. خۆی شۆڕشی ژن-ژیان ئازادی خۆمان نەزانین لە ڕۆژهەڵاتی بەشی ڕۆژهەڵاتی کوردستان دەستی پێکرد و سەری هەڵدا هەر چوار پارچەکە بە یەکەوانێ ژنانی هەر چوار پارچەکە لە یەک کاتە چوونەژێ کاریگەری ئەو فەلسەفەیەوانێ و ئیشیان بۆ کرد و پێشەنگایەکیەکەن بەڕاستی لە پارچەکانی کەشا لە باکوور لە ڕۆژئاوا لە ڕۆژهەڵات لە باشوور ژنان کەمیان نەکردو و کەمیشیان نەکردووە پێش ئەو فەلسەفەیە و ئێستاش لەگەڵ ئەو فەلسەفەیە خۆیان ڕێخستووە کارەکان چ لە ڕووی سەربازیەوە چ لە ڕووی حیزبیەوە بێز لە ناو پارتە سیاسەکانە چ خۆیان ڕێکخراوی تایبەت بە خۆیان هەبێ جگە لەمە ئێستا کۆدەنگی هەیە کە چوار پارچەکە بە یەکەوانێ ژنان لە کۆمەڵێ ڕێکخراوی هەرێمی و نێودەوڵەتیە کار ئەکەن لە ناو خۆیانە ئێستا ژنان هەوڵی ئەوە ئەیەن کە کۆنفرانسێکی هەرێمایەتی کۆنفرانسێکی گەورەی بڵێن نەتەوەیی ژنی کورد ببەسترێت لە هەموو پارچەکانی کوردستانە. ئێستا وا لە کارکردندا بۆەوە لە هەرێکە لە پارچەکانە ئەو کۆنفرانسە ئەگیرێت و دوایی هەمویان بەیەکە و کۆنفرانسێکی گەورە ئەنجامەیەن و بۆ ئەوەی کە بتوانێن تر من خۆم وایە بینم خوێندنەوەشم وایە هەموو بڵێن ئاماژەکانیش بۆ ئەوە ئەچێ کە پێشەنگی شۆڕشی ئایندە ژنەی کات لە هەر چوار پارچەکەیە. ئێمە ئەزانن کە شەنگار لە برتی هەموو جیهان شەڕی کرد و بەرخودانی کرد ئەوەی کە شەنگال کردی و بەسەر شەنگال هاو نەک هەرمێژویە یعنی ئەتوانم بڵێم زۆر زۆر گەورە بوو زۆر گەورە بوو و لەسەر ئاستی جیهانی و هەرێمایەتی هەندێ لەسەر هەندێک کەسی ڕۆشنبیر و کەسی سیاسی و هەندێ حیزب و هەندێ وڵات هاتوونەتە جواب و داکۆکیەکەن و هاوکار و پشتیوانن بەڵام ئەو داکۆکی و هاوکار و پشتیوانە و هەوڵان بۆ بە جینۆساید نەسەندنی کەیسی ئێزیدیەکان لە ئاستی تمۆحی ئێمەیانێ و لە ئەست گەورەی کارەساتەکەشان نیە ئەبێ کۆمەڵگای جیهانی و ئەبێ دەوڵەتانی جیهان و ئەبێ زلهێزەکان هەمویان زیاتر داکۆکی لە کەیسی ئێزیدیەکان بکەن و زیاتر بە جینۆسایدی بناسێنن بە کۆمەڵکوژی بناسێنن و ئەبێ قەرەبووی مادی و معنەویان بکرێ و ئەبێ تاوانبارەکان چ لەسەر ئاستی تاکە کەسی چ لەسەر ئاستی دەوڵەتان بدرێن بە دەرگا و سزای خۆیان وەرگرن تاکو ئێستاکانە ئەوانەی کە دروستکەری داعاش بوون ئەوانەی کە داعاشیان پەروەردە کرد و تەدریب پێکرد بە پێچەوانەوە سەردەستن تا ئێستا سەردەستن هیچیان لێ نەکراوە لێپرسینەوەیان لەو بارەوە لەگەڵان نەکراوە و ئێزیدیەکانیش تا ئێستا ناوچەکان ئەوەدان کراوەتەوانێ پاداشتی معنەوی و مادیان کراوەتەوە قەرەبوویان بۆ نەکراوەتەوانێ نا ئەو یاسانە ئەو هەتا لەسەر ئەستی عێراق تاکو ئێستاکانە بە کۆمەڵکژی ئێزیدیەکان یاسا و ڕێسای بەدانە نراوە و
کۆدەنگی لەسەر نەکراوە ئەبێ لەسەر ئاستی جیهان و لەسەر ئاستی عێراق و لەسەر ئاستی هەرێمیش هەموو دەوڵەتەکان کۆدەنگ بن لەسەر بە جینۆساید ناساندن و بە کۆمەڵکوژی ناساندن و تاوان دژی مرۆڤایەت و تاوان دژی جەنگ و تاوان دژی ژن و مناڵ و تاوان دژی دیل و تاوان دژی هەموو ئەو ڕێکەوتنە نێودەوڵەتیەکان و پرۆتۆکۆڵی نێودەوڵەتیەکان کە ئیمزایان لەسەر کردو چونکە ئەوەی کە لە شنگاڵا ڕوویە یەک تاوان نەبوو جۆرەهای تاوان بوو ئەبێ هەمووی ئەم تاوانانە کەیسی بۆ بکرێتەوە لە دادگا و لە دادگای لاها کەیسی بۆ بکرێتەوانە و تۆمەتباران سزا بدرێن و ئەبێ کۆمەلگای جیهانی و کۆمەلگای هەرێمی و لایەنی کە دەستیان تیا هەبووە قەرەبووی مادی و معنەوی ئیزدیەکان بکەنەوانێ و گرنگی ئەوەش بن کە جارێکی کە ئەوە نەکرد بۆ کۆمەلگای ئێزیدی بۆ هیچ کۆمەلگایەکی دووبارە نەبێتەوانێ ئەوەی کە کراوە ئێستا لە ئەستی پێویستانێ و لە ئەستی تموح و گەورەی کارەساتەکەیانە بەڵام ئێمە خۆشمان کوردەکان و ئیزیدیەکان و حکوومەتی هەرێمیش نەمانتوانیوە ئیستیسمار و بەرهێنان لەو بڕیارەیە بکەین کە لە ئەوروپا دەرچوو دەربارەی بە جینۆساید ناساندنی ئیزیدیەکان نەمانتوانیوە ئەو بڕیارانە ئەو کەیسە بقۆزینەوانێ و وای لێ بکەین کە بیکەین بە کەیسێکی جیهانی پێشەرمەزار بکەین و هەموو وڵاتانی ئیقلیمی پێشەرمەزار بکەین کە ئێمە بەو کەمینەیە کە دەوڵەتێکی سەربەخۆی خۆمان نییە بەڵام لە برتی هەمووی جیهان شەڕمان کرد و بەرە ڕووی داعش بووینەوە ژنانی ئێزیدی لە پێش هەموو شتێکە ئەبێ لەناو خۆیانە زۆر یەکگرتوو بن و گوتاری یەکگرتوویان هەبێ و پەیوەندیان زۆر باش بێ لەگەڵ ژنانی پارچەکانی تری کوردستانە و جگەلەوە ئەو شۆڕشی کە دەستیان پێکردو هەر شۆڕشی سەربازی نەبێ شۆڕشی ڕۆشنبیری و شۆڕشی کۆمەڵایەتی بێ ئەبێ ئەو ژنانە کە لە چوارچێوەی ماڵەکانان بهێنرێنە دەرەوانێ هەموو بچنە بەر خوێندن هەموو کاریان بۆ دابین بکرێ بۆ ئەوەی بتوانن بکەونە سەر پێی خۆیان بۆ ئەوەی بتوانن ئیرادەیان بەهێز بێت و توانیان بەهێز بێت و بتوان لەگەڵ ئەوانە بگەنە ئەو ئاستەی کە خۆیان داکۆکی کرد بن لە خۆیان چونکە بۆمان دەرکەوت 20,000 پێشمەرگە و چەکداری لێبوو بەڵام لە چاوتروکانینێکە بەجییان هێشتن کەواتە بێ خۆیان وا خۆیان پەروەرد دەکەن چ لە ڕووی سەقافی چ لە ڕووی کۆمەڵایەت و چ لە ڕووی بڵێن چەکداریەوانە خۆیان داکۆکی لە خۆیان بکەن خۆیان بەهانای خۆیانەوە بچن خۆیان بەردەوام بەرخودا نابن لە هەموو ڕوویەکەوانێ